خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە لەم ئەڵقەدا فۆکەس دەکەینە سەر شایستە داراییەکانی فەرمانبەرانی هەرێم لە ساڵی 2019 ئێمە لە 2014 هەرێمی کوردستان بە تایبەت موچەخۆرانی بە تایبەتتر لە دۆخێکی قورسدا دەژین لەوەی کە بەشێک لەو شایستە داراییانەی کە وەکو ئەرک لەسەریان بۆ جێبەجێیان کردو بەڵام لە بەرامبەردا مافەکەیان بە نیوە چڵی و تەنانەت بە نیوە موچە و وەکو ناوزەند دەکرا لەلایەن فەرمانبەرانەوە بە ڕوبعە موچە پێدەدرا لە بەرامبەر ئەرکێکی کە حکوومەت بە پێی یاساکانی خۆی بۆیان دابین کرابوو بەڵام لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا فەرمانبەران کە دەوامیان دەکرد بۆ حکوومەت بەڵام شایستە داراییەکانیان بە نیوە چڵی دەدرایە دوجار حکوومەت ڕایگەیان کە بۆیان پاشەکەوت دەکرێت قسە و باز دەکەین لەسەرەوەی کە ئایا لە ساڵی نوێدا لە 2019دا حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەسەر ئەم پلانەی خۆی بەردەوامە بێت و درێژە بە یاسای سک هەڵگوشینی فەرمانبەرانی خۆی دەکات یاخود پلانی دارایی خۆی چاک دەکات و ئایا بە چ یاسایەکیش و بە چ پێوەرێک بە چ پلانێ حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەو پاشەکەوتەی کە لە فەرمانبەرەکانی کردووە وەکو خۆی پێی دەڵێت چۆن بۆیان دەگێڕێتەوە و فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەخۆران و فەرمانگە و دایرەکان بێگومان ساڵانە چەند فەرمانبەرێک لی خانەنشین دەکرێت پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خانەنشینەکانی چی دەبێت و بۆ جێگرەوەکانی چی دەبێت هەڵاوسانی دەوام و یاساکانی چۆن ڕێگە خاتەوە بۆ دامەزراندن و پێدانی شایستە داراییەکانی فەرمانبەران لە ساڵی نوێدا هەڵبەتە هیچی تر کات بە پێشەکیەکەمەوە ناکوژم لەگەڵ بەڕێز عەبدولقادر ساڵح دیبلۆمی باڵا لە یاسای گشتی شەنوکەوی بابەتەکەمان دەکەین ئوستاذیان بەخێر بێن زۆر سپاس ئەمەوێ بۆ پرسیارت دەست پێ بکەم ئایا موچەی فەرمانبەران بە پێی کام یاسا لە عێراق دابین کراوە و ڕێک خراوە بەڵێ سوپاسدانەکەم موچە ئەگەر بگەڕێنەوە بۆ یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 لەوێ موچە بە لە مادەی سێ و ئەو چەند مادەیەکە کە بەدۆیەکە هاتوون لەوێ ڕێکخرا بوو تاوان پێشتریش ئێمە هەر یاسای ڕاژەی شارستانیمان هەبوو لە ساڵی 1955 و پێش ئەوە لە ساڵی 1930ەکانە هەمان بوو و موچە بەشێک بوو لەو یاسایانە و دواتر ئەو یاسایە چەند جارێک مادەکانی تعدیلی بەسەرا هات لە هەفتاکان و لە نەوەتەکان و لە هەشتاکانیشا تا ئەخیرەن هەروەک مادێک مایەوە لە یاسایی ڕاژی شارستانی تا دواتر لە ساڵی 2010 موچە وەک یاسایەکی سربەخۆ لە هەناوی یاسای ڕاژی شارستانی هاتە دەرەوە کە ئەمەش گرنگایەتی موچە نیشانەدا لە کاتێکە کە لە جوغزی یەک دوو مادەی حەسرکراو لە قانونی خدمەی مەدەنیە یەتە دەرەوە بێ بە یاسایەکی سربەخۆ و ئەحکامی تایبەت بەخۆی هەیە کەواتە موچە بە یاسایەکی سربەخۆ داڕێژراوە و لە ساڵی 2010 یاسایە کاری پێکرد لە عێراقا و تا ئێستا تا کە یاسایە کە لە هەموو عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە کاری پێکرێ و جگە لەو یاسا هیچ یاساکی کەمان نییە کە تەنزیمی موچەی فەرمانبەرانی کردبێ و هەرێمی کوردستان تا بیدایەتی ساڵی 2016 پابند بۆ یاسایەوە لە دوای بیدایەتی 2016 و بە دیاریکراویش لە 3/2/2016 بە بڕیاری ژمارە 64 حکوومەتی هەرێمی کوردستان دەستکاری ئەو سیستەمە کرا و ئەو یاسایە کرا با بڵێم یاسا ئەو یاسایە کرا و یاساکە تعتیل کرا و هاتن لەبری ئەوە خشتێکی موچەیاندانە و ئەو خشتە موچە کاری پێکرا کە ناوی لێرە سیستەمی پاشەکەوتی موچە واتە ئەو سیستەمی پاشەکەوتی موچە هیچ سەنەدێکی قانونی نەبووە لە قانونەکە سەرچاوی نەگرتە بوو و هیچ تعدیلێک نەبوو بۆ قانونی موچە بەڵکو بڕیارێکی دەسەڵاتی جێبەجێکردن بوو بە پێی هیچ جۆرە سەنەدێکی قانونی کە پشتی بە قانون بەست بێ و تاوەکو ئێستش ئەو بڕیارە
بەرکارە سەرڕای ئەوەی کە بە بڕیاری ژمارە 134 ساڵی 2010 تعدیلێک لەو بڕیارا کرا و هەندێک لە شایستەدارایەکانی فەرمانبەران کە پاشەکەوتەکرا بە ڕێژەی جیاواز گەڕێنرایە بۆ فەرمانبەران لە 1/1 2010. دەستخۆش بەڵام بۆچی ینی ئەگەر نموزەجێک وەرگین وەزارەتی پەروەردەی عێراق لەگە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان وەرگین ینی بۆچی لە پێشتریش بەر لە پاشەکەوتەکە هەر جیاوازی موچە هەبوو مامۆستایەکی سەر بە حکوومەتی ناوەند بڕی پارەکەی زۆرتر بوو لە هەرێمی کوردستان هەندێک موچە وەکو ئیسمی وەک سەرموچە وەک تەرفیع یەک سیستەم بوو بەڵام لە دەرماڵەکانە فەرقیان هەبوو هەندێک دەرماڵە لە هەرێم هەبوو لە عێراق نەبوو و هەندێک دەرماڵە لە عێراق بوو لە هەرێم نەبوو لەبەرەوە وای کردبوو کە موچەکان فەرقیان هەبێت و هەندێک دەرماڵە لەوێ ئیشی پێکرا لێرە ئیشی پێنەکرا و ڕێژەکان جیاواز بوون لەبەرەوە جیاوازی لە یاسای موچە نەبوو و هەموو فەرمانبەران لە عێراقا خازع بوون بۆ یەک سیاسای موچە و بۆ یەک خشتەی موچە بەڵام فەرقەکە تەنها لەوە بوو کە مامۆسایەک کە لە عێراقا یان فەرمانبەرێک کە لە عێراقا کە فەرمانبەر و موچەوەرەگرێت لەوێ هەندێک دەرماڵە هەیە کە لە سوڵتەی تەقدیری دەسەڵاتی جێبەجێکردنە لەوێ دراوە لەبەرەوە گەربیرمان نەچێ لە یاساکە دەسەڵاتی داوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە بە ڕێژەی لە 150 موچە ئەتوانێت بۆ حاڵەتی پێویست بڕیاری لێبە و دەسەڵاتیشی داوە بە وەزیر کە تا ڕێژەی لە 120 دەرماڵە سەرفکە بە سوڵتەی تەقدیری لەبەرەوە فەرقەکە بۆ ئەو دوو مادە ئەگەڕێتەوە و ئەو دوو مادە وای کردبوو کە فەرقێک لە بینی ئێرە ئەوێ هەبێ و ئەکرێ بە پێچەوانەشەوە هەندێک جار دەرماڵە هەندێک لێرە زیاد بوو بێ لەوێ نەدرابێ فەرقی ئیسا بۆ نمونە بە دوور نەڕۆین ئەگەر سەرنج بین مۆڵەتی دایکایەتی لە عێراقا 6 مانگ بە موچەی تەواو 6 مانگ بەنی موچەیە بەڵام لە هەرێمی کوردستانە بە پێی یاسای ژمارە 23 ساڵ 2023 کۆی ساڵەکە بە موچەی تەواوە واتە فەرقەیە لەم بین ڕاست دەستخۆش ئێمە لە ساڵی کۆتایی 2015 بوو 2015 بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان و پلانی وەی دانا کە ناتوانێت موچە بە تاوەتی بدات بە فەرمانبەرەکانی بڕیاریدا کە بەشێک لە موچەکە پاشەکەوت بکە تەنانەت بەشێکی ڕوبع موچەیەدایە بەشێکی نیوەی لێ ئەبڕا ئەمە بە پشبەستن بە چی یاسایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەنگاوەینا ئەگەر بە پێی یاسایە بە پێی کام یاسایە ئەگەر بە پێی یاسا نیە حکوومەت ئەو دەسەڵاتی هەیە کە وا لە فەرمانبەرەکانی بکە و بیخاتە دۆخێکی ئاوا دژوارەوە بەڵێ ئەو بڕیارەی حکوومەت خۆشی نکۆلی ناکە بە پێی یاسا نییە نەبووە و هیچ سەنەدێکی قانونیشی نەبووە و ئەگەر ئێمە لە چوارچێوەی بڕیارێکی ئیداری و سەیری بکەین کە بڕیاری ئیداری لە 5 ڕوکنی ئەساسی پێکێت و هەر بێت و هەر یەکێک لەو ڕوکنانە لەکەیەک عیبێکی تیا بێ بڕیارەکە باتڵەکاتەوە بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر 5 بڕگەکەیە لەکەدار و معیب بوو لەبەرەوە بڕیارەکە لە هەندێک بڕگە ئەتوانم بڵێم بڕیارێکی معدوم بوو و لە هەندێک بڕگەشیە بڕیارێکی باتڵ بوو واتە بڕیارەکە لە یەک کاتە هەم معدوم بوو هەم باتڵ بوو طبعاً قانونیەکان خۆیان باشە زان کە بڕیاری معدوم چییە و بڕیاری باتڵ چییە لەبەرەوە ناچینە ناو تەفاسیلەوە ئەو بڕیارە واقعێک بە حکوومەتی هەرێمی کوردستانی دەرکرد کە بریتی بووە لە واقعی ئەزمەیەکی اقتصادی و لە بەرەنجامی واقعەوە ئەو بڕیارە دراوە و حکوومەت پاساوی چی بۆ چۆن داوێتی ئەوە ئەکرێ مەسەرەن خۆیان تەوزیح لەسەر بابەتە بن بەڵام من ئەوەی منم تابعام کرد بە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بڵێ بڕیارێک ماوە بڕیارەکەم 100% یاساییە و هیچ سەنەدێکی یاسایی نییە ئەمە بەشێکی کەی ئەگەر سەرنج بین یاسادانەر کە بریتە لە پەرلەمانی کوردستان یان پەرلەمانی عێراق یان هەر سوڵتێکی تەشریعی مەسائیلی موچەی بە سوڵتاتی مقەیەدە هێناوە دەسەڵاتی جێبەجێکردن مەبەست چیە لە سوڵتەی مقەیەدە مەبەست ئەوەیە کاتێک کە فەرمانبەرێک تەعین ئەبێ بۆ نمە موچەکەی 140,000 دینارە واتە دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێت 139,000 دیناری بات یاخۆ 140,000 دیناری بات واتە مقەیەدە بۆ نمە سەرموچەیەکی پیاوە بە پێی یاساکە فەرمانبەری بۆنە پلە 7 یان پلە 6 سەرموچەکەی 5,000 دینار دەسەڵاتی جێبەجێکرد ناتوانێت بیکات بە 6 یان بیکات بە 5
بۆ نمونە تەرفیعێکی پیاوە تەرفیعەکە 21,000 یان 17,000 یان 12,000 یان چەندێکە دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێت ئەو ڕێژە دەستکاری بکە. بۆیە ئەگەر سەرنج بین تەوەجوهی دەسەڵاتی یاسادانان کاتێک کە موچەی کردو بە یاساکی سەربەخۆ پارێزگاریکردنە لەوەی کە فەرمانبەر مافی لە بەردەمی دەسەڵاتی جێبەجێکردن نەبێ بۆ معنایی دەسەڵاتی جێبەجێکردن هەر کاتویستی کەمی بکە هەر کاتویستی تعدیلی بکە. بۆیە هەموو جۆرە دەستکاریکردنێک و هەموو جۆرە تعدیلکردنێکی یاسای موچە و بڕگەکانی موچە لەبەرەوەی بە سوڵتەی مقەیەدە دراوە بە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێت دەستبەرێ بۆ تعدیلکردنی تەنها لە ڕێگای دەسەڵاتی یاسادانانەوە نەبێت. بەڵام پەرلەمان هیچ ڕۆڵێکی هەبوو لە ئەم یاسایە؟ بەداخەوە من ناتوانم بڵێم لە زۆر شوێنی کەشوتومە ئەوەی کە بەسەر هەرێمی کوردستان هاتۆ سەبەبی یەکەمی پەرلەمانی کوردستانە بەداخەوە لەبەرەوە گەر بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان سەرنج بین دوور نەڕۆی بە پێی بڕیاری ژمارە 11 ساڵی 1992 کە بڕیارێکە ئەتوانم بڵێم ئێستا وەک ئەنجومەنی شوراش قەنەعەتیان وایە بڕیارێکە غەرەزی تەشریعی نەماوە ئەو بڕیارە لە ساڵی 1992 دەرکراوە ئەڵێ هەر یاسایەک کە لە دەسەڵاتی ناوەندەوە دەربچێت پێویستە پەرلەمانی کوردستان یاسای بەرکاربوونی وە دەربکە ئەجینا لە هەرێم جێبەجێ ناوێت. باش ئەم یاسا ئەم بڕیارێکی تەشریعی وە قوی نیفازی هەیە تاوەکو ئێستا بەرقەرار. بەڵام پەرلەمانی کوردستان ئەگەر سەرنج بین کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی هەڵەسێ بە جێبەجێکردنی یاسای موچەی ساڵی 2008 کە یاسای 22 پەرلەمانی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان بە حکوومەتی نەوت ئەو یاسا چۆن بەرکارت کرد لە کاتێکە لە دەسەڵاتی منە کاتێک کە وەزارەتی مالیە بە بڕیارێکی یاسای خانەنشینی بەرکارەکە پەرلەمانی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان نەیوت وەرە وەزارەتی دارایی بەچێ دەسەڵاتێک تۆیی یاسایەک بەرکارەکەی لە هەرێمی کوردستان لە کاتێکا کە من مختصم بە بەرکارکردنی وازەحە لەبەرەوە ئەگەر سەرنج بین لێرەوە کێشەکە دروستە بێت کە پەرلەمانی کوردستان پارێزگاری لە تایبەتمەندی و دەسەڵاتەکانی خۆی نەکردووە کاتێک کە بەڕۆ ئیجابیەکەی پەرلەمانی کوردستان بەرگری ناکە لە دەسەڵات و تایبەتمەندیەکانی خۆی بەڕۆکەی دیکەشی دەسەڵاتی جێبەجێکردن ئەو کاتە ناگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان یە تعدیلی یاسایەکەکە یان تاعتیلی ئەکا بۆیە ئەگەر سەرنج بین بە سەبەبی یەکەم لە واقعی بەسەر هەرێمی کوردستان هاتووە پەرلەمانی کوردستانە لەم ڕوانگەی تەنفیز و تەنفیز نەکردنی یاسا مەرکەزیەکان ئەمە یەک. دوو ئەگەر سەرنج بین پێویستە لە یاسای بودجە بودجەی ساڵانەی هەرێمی کوردستانە ئەگەر تەنانەت یەک فەرمانبەر دابمەزرێت لە کەرتی حکومیە پێویستە میلاکەکەی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند بکرێت. بەڵام پەرلەمانی کوردستان ساڵانە دەیان هەزار کەس تەعین بووە دامەزراوە کراوە بە موچەخۆر ڕۆژێک لە ڕۆژان پەرلەمانی کوردستان نەیپرسیەوە تۆ لە دەسەڵاتی جێبەجێکردن پرسیاری ئەوەی لێ بکە وەزیری دارایی بانکاتە پەرلەمانی کوردستان بڵێ وەرە من ساڵی پێشوو یەک کەسم تەعین نەکردو ئێستا بۆ هەدەیان هەزار کەس تەعین بووە. لەبەرەوە کاتێک کە پەرلەمانی کوردستان وەک دەسەڵاتێکی تەشریعی وەکو با بڵین باوکی حکومەت کە بتمانەیەوە بە حکومەت کاتێک کە لە دەسەڵاتەکانی خۆی ناپرسێتەوە و کاتێک کە لێپرسینەوە ناکاوە ئەم هەڵاوسانە دروستە بێ بۆیە سیرەکەین ئەم نەتیجەی لەکەوێتەوە. لەبەرەوە بە بڕای من لێرە بە دەرەجەی یەکەم دەسەڵاتی یاسادانان بەرپرسە و لە ئەخیریشە هەر بێ دەسەڵاتی یاسادان جارێکی تر تەدەخول بکاتەوە کە بەداخەوە دەسەڵاتی یاسادانان لە هەرێمی کوردستانە کە ئەو یاسای لە ساڵی 2018 خرایە بەردەم پەرلەمانی کوردستان یاسای چاکسازی موچە بەداخەوە ئەگەر سەرنج بین وە ڕەشنووسەی کە من بینیم پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمان بە کۆی لیستەکانیانەوە لەم پەڕ بۆ ئەو پەڕی ئەوەندەی شەڕیان لەسەر مادەسی و امتیازی ئەندامانی پەرلەمان کردبوو ئەوەندە شەڕیان لەسەرەوە نەکردبوو کە چۆن ئێمە سیستەمی خانەنشینی لە وڵاتە ڕێخینەوە بە جۆرێکە لەگەڵ وەزعی اقتصادی هەرێما بگونجێت. بۆیە سیرەکەین لەوەشان موفق نەبوو نانتوانی یاسایەک دەربکەن بۆ ڕێخستنەوەی جارێکی تری خانەنشینی لە هەرێمی کوردستان. بەداخەوە خۆی ئەبێ لە وڵاتی دیموکراسیە پەرلەمانەکەی ڕۆڵی کارا بژێڕە چووکە پەرلەمانی کوردستان هەڵبژێراوی دەنگدانی خەڵکی ئەو هەرێمەیە و بۆش پەرلەمانتار هەڵبژێرن بۆی شەڕ لەسەر مافەکانیان بکات بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان نەپەرلەمانتارەکان ئەو ڕۆڵە بە شوێکی گشتی بازدا تاگ ناکەین بەڵام بە شوێکی گشتی نە ئەو ڕۆڵەیان هەیە
کە شەڕ لەسەر مافەکانی هاوڵاتیان بکەن کە دەنگیان پێداون نا وەکو موئەسسەش بەداخەوە ڕۆڵ و پێگەی هەیە کە بەداخەوە تەنانەت من وایە بینم ئەشیکەمە پرسیارێک ئایا کەم تەرخەمی پەرلەمانتارەکان و سەرۆکایەتی پەرلەمانە نەیتوانیوە ئەو سلبیاتی کە بە ڕێزت باست کرد بە حەقەت بەداخەوە کە ئەو سلبیاتەیە بینین یاخودەوەی کە خۆی لایانی جێبەجێکار ئەو ڕۆڵە نادا بە پەرلەمان و حسابی بۆ ناکات چونکە من چەندین جارۆک و ڕۆژنامەنووس ئەم حاڵەتم بینی و پەرلەمانتارەکان ینی سکاڵای ئەویان هەبووە کە چەندین وەزیر ویسومانە بین مەحاسەبەی بکەین بۆ لێپرسینەوە بانگمان کردووە سەرۆکی حکومەتێتی کەس بۆی نییە بانگی ئەم وەزیرانە بکات بە بڕای من ئەوە پاساو نییە ئەگەر فعلەن پەرلەمان بێ و خۆی متمانەی بە حکومەتدا بێ بە تەکید ئەتوانی حکومەت بێنتە ژێرباری موسائلە و لێپرسینەوە ئەمە بەشێکی کەی من بڕوام وایە پەیوەندی بە بوونی معریفەیەکی قانونیەوە هەیە دەست و پەنج نەرمکردن لەگەڵ یاسا وەزیفیەکان لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە لە ساڵی 1992 لە 15 حەوت هەتاوەکو من زۆر جار ئەم ئامارە وتووە هەتاوەکو سیویەکی 2014 لە 342 یاسا کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ژمارە ئەو یاسانی کە پەیوەندیان بە وەزیفەی گشتیەوە هەیە لە 5 یاسا تێناپەڕێ ئەمە دلیلە بۆچی دلیلە بۆی کە پەرلەمانی کوردستان دەست و پەنجەی لەگەڵ هینا نەرم نەکردووە لەگەڵ یاسای وەزیفە 150 ئەوەندە یاسای دەرکردووە لەسەر چی لەسەر ئەم موئەسسەیەکمان تەشکیل کرد ئەمە دەسەڵاتی وەزیرە ئەمە مەسەرەن وەزارەتە ئەمە خانشینی کوێ ئەمە خانشینی فڵانە ئەمە وەزارتم لابرد ئەمەم دابەیەکە ئەمەم کۆ کردەوە ئەم حکومەتەم بین کرد خەڵک کێشەی لەمە نییە تۆ وەزارەتەکەی بە یەکنایکەی وەزارەتینەکەی خەڵک کێشەی لە قوتی هەیە تۆ چۆن توانین دەقێکی قانونی تەنزیم بکەی کە بتوانێت ژیانی خەڵک ڕێک بخە کاتێک کە پەرلەمانی کوردستان لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ سەر جەمەندامانی پەرلەمان و وەڕاوێژکارەکانیشیان کاتێک کە پەرلەمانی کوردستان یەک دەقی قانونی یان یاسایەکی قانونی کە تایبەتە بە وەزیفەی گشتی ناتوانانی وەک پێویست دەری بکات کە دەست و پەنجەی نەرم کردێ لەگەڵ واقعی هەرێمی کوردستانە لەبەرەوە سەیرەکەی کە تۆ نەتوانی دەقێکی قانونی دقیق بۆ وەزیفەی گشتی دابڕێژی بەتاکید ناتوانانی ئەو فەجەوات و ئەو بارە لارە سەنگەی کە دروست بووە ڕێکی بکەیتەوە چونکە ئەوە بە ممارەسەیەکی تەشریعی دقیقە بێ چونکە بیرمان نەچێت یاسای ڕاژەی شارستانی کە یاسایەکە پەیوەندی بە فەرمانبەران و ڕێخستی فەرمانبەرانەوە هەیە لە ساڵی 1960 دەنگی لەسەر دراوە و تەشریع کراوە یاسایە تاوەکو ئێستا نزیکەی 25 تعدیل کراوە و لە عێراق چەندین جار تا ئێستش لە دوای 2003 چەندین جار تعدیل کراوە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان نەمان بینی پەرلەمانی کوردستان دەستبەرێ بۆ یاسایەکی ئینزیباتی یاسایەکی خانەنشینی یاسایەکی بۆ نمونە خدمەی مەدەنی تعدیلی بکە یان بگەڕێت مەسەرەن چکەمی یاسانە ڕۆژانە جێبەجێکن لە ناوکە هۆکارەکەی چییە ئوستاز هۆکارەکەی نەبوونی متابعەیە چکە پەرلەمان بەڕاستی بێ متابعە بکە ئەم یاسا تەطبیقاتی چۆنە و دەسەڵاتی جێبەجێکردنیش ئەتوانم بڵێم وەک پێویست لەبەرەوەی زۆر پابەند نەبوو بە یاساکانەوە لە عیوبی یاساکانی لە تەطبیقاتی عملیا بۆ دەرنەکەوتووە لەبەرەوەی یاساکان تعدیل نەکراون تەسەور کە کادیرەکانی ناو پەرلەمانیش ئەوە دەوری بە تەکید ئەوانیش دەوریانێ بەڵام کادری ناو پەرلەمانەکە ئەندام پەرلەمان نەبێت چی بکە خۆ و سوڵتەی نیە ئەندام پەرلەمانەکان ئەتوانیشکەن بەس بەداخەوە ئەندام پەرلەمانەکانیشمان وەک پێویست دیراساتی ورد و معەمەقیان نییە لەسەر وەزیفەی گشتی بۆ معنایی کە دەرک بکەن بە کۆمەڵێک حاڵێمە زۆر جار کێشەمان ڕاوێژکاری یاسایی هەیە بەداخەوە ئەگەر ببووە ئێستا ئێمە چەندین تعدیل کراوە لە یاسای خێهینە لە یاسای ڕاژەی شارستانیە بۆ نمونە من یەک دوو نمونە بۆ جەنابەت باس بکەم لە یاسای ڕاژەی شارستانیە لە دوای 2007 تعدیل لێکراوە لە هەر فەرمانبەرێک ئەگەر ئیستیقالەی یا بە ڕەزامەندی دایرەکەی شایستەی مۆڵەتی شایستەی موچەی مۆڵەتی تەراکومی بێ کە بتێ لە 6 مانگ ئەمە حکومەتی هەرێمی کوردستان ئەکرێ بڵێ من ئیشی پێ ناکەم لەبەرەوەی یاسای نیفازی لە هەرێم پێ دەرنەچوو بۆ نمونە ئافرەتێکەوە پیاوەکەی وەفاتەکە کە یەکێکی ترە لە مادەی 43 بڕگەی حەوت لە عێراقە تەشریع کراوە ئافرەتی کە هاوسەرەکەی وەفاتەکە مۆڵەتی عیددەی پێدرێ بۆ ماوەی 130 ڕۆژ
وەزارەتی مالیەڵێ من جێبەجێ ناکەم لەبەرەوەی ئەو یاسای نیفازی پێدەنێشەوە بۆ نمونە خۆ بێ کە پەرلەمانی کوردستان کەسانێکی مختصێ بێ دیراسی ئەم تعدیلاتانە بکە یاسای ڕاژەی زانکۆیی دوور نەڕوین ئێستا من لە ئاخر دیراسەمە کە بەدەستمەوەیە یاسای ڕاژەی زانکۆیی دوای ئەوەی کە لە ساڵی 2010 تا وەزارەتی مالیە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە نیفازی کردووە و ساڵی دواتر جایتر نیفازی کردوێتەوە حکومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان لە دوای 5 ساڵ یاساکە نیفازەکە یاخر پەرلەمانی کوردستان 5 ساڵ ئیش بەم یاسا کرد تۆ تازە هاتوویت نیفازی یاسایەکەم بۆکەی کە 5 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان ئیشی پێەکە ئەی بۆ نەتپرسیەوە حکومەتی هەرێمی کوردستان چۆن تۆ ئیش بە یاسای کردو من هێشتا نیفازم نەکردووە لە اختصاصی حکومەتی هەرێمی کوردستانە یاساکەی کە نیفاز کردووە لە بیداتی 2013 یاساکە نیفاز کردووە دوو تعدیل کراوە لە 2012 پەرلەمانی کوردستان تعدیلی مانگی 2012 نەبینی و گەڕاوەتەوە بۆ تعدیلی مانگی 5 چکە بۆ پشتی بۆی مانگی 5 بەستووە پشتی بۆی مانگی 12 نەبەستووە لە کاتێکەوەی مانگی 12 آخر تعدیلە ئێمە دلیل لەسەرەوەی کە ئەم بابەتانە دیراسەکراو نین لەبەرەوە پێویستە بەڕاستی پەرلەمانی کوردستان وردبینانەتر خەڵکی پسپۆر و شارزای باش هەبێ بۆی دیراسەی و قانونە وەزیفیانە بکە لەبەرەوەی ئێمە قانونی وەزیفی ناکرێ وەکو شتی کە سەیری بکەین شکەمی یاسانە بەردەوام پەیوەندیان بە ژیانی خەڵکەوەیە لەم هەرێمەی خۆمانە 700 هزار فەرمانبەرمانەیە ئەمانە یاسا تەنزیمی کردوون معقول نییە تۆ ئاگەر لەم یاسانە نەبێ کە لە عێراق ئیشان پێکرێ و تعدیلەکرێن و ئیلغاکرێنەوە و هەموارەکرێنەوە تۆ لێرە هەر لەسەر یاسا کۆنەکە بڕوا و ئاگەر لەو تعدیلانە نەبێ لێرە فەرمانبەر مافی فەوتێ و لەولا مافی بۆ بگەڕێتەوە کەواتە بۆمان دەرکەوت پەرلەمانی کوردستانیش بەشێک لە زەمبەکەی بەرەکەوێت بەتەکید بەداخەوە ینی بەپێی یاساش هەر دژی فەرمانبەرانن لە هەرێمی کوردستان بەدەر لەوەی کە لە عملی شەهر دژایەتی ئەکرێت لەوەی کە موچەیە بڕدرێت لەوەی کە یاساکانیش لە مەساڵحی فەرمانبەرانی بەداخەوە هیوادارین کە پەرلەمانتاران گەرگوێبیستمان بن پەرلەمانتارانی ئەم خولە نوێیە لە پەرلەمانی کوردستان وەکو ئوستاز باسی کرد چاوێک بەو یاسا وەزیفیانەدا بەخشێنەوە چونکە ئێوە هەڵبژێرداوی خەڵکی هەرێمی کوردستان بۆ نێردراون کە شەڕکەن لەسەر مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیوادارین پەرلەمانتارانی بە هەموو فراکسیۆنەکان شەڕکەن لەسەر ئەو یاسایانە و تعدیل کرێن هەموار بکرێنەوە و بەپێی یاسا پشگیری فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان بە شوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان کە چونکە ئێوە خۆتان هەڵبژێراوی دەستی ئەو خەڵکن کە ئێستا لە دژوارێکی سەختدا دەژین. ئوستاز ئەمەوێ بزانم کە بینەوە ناو چوارچیەوە پاشەکەوتیەکە ینی ئێستاوە بینیمان ئەوە بۆ 4 ساڵێکە چێ پاشەکەوتەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان ناوی ناوە پاشەکەوت و خۆشی نازان لە شوێ بۆی پاشەکەوت کردوون بۆ فەرمانبەرەکانی چۆن فەرمانبەر دڵنیا بێتەوە ئەم پارەی کە چەند ساڵە لێیە بردرێ هەیاڵێ 2-3 دەفتەرم لای حکوومەت دڵیشی پێی خۆشە ینی کە ڕۆژە لە ڕۆژان وەرگرێتەوە و شتێکی پێ بکە ینی بەپێی یاسا چۆن ڕێک بخرێن پارە وەربگیرێتەوە بەڵێ هەر عملێکی قانونی کاتێک کە ئەکرێ ئەگەر بێت و قانونی بێ ئاسواری قانونی خاتەوە ڕاست وەگەر قانونی نەبوو ئاسواری قانونی لێ ناکرێت توێ بێن بەرچاومان ڕووبێ لەمایانە یەک نمونە بهێنینەوە لەم بوارە ئێمە یاسای خاننشینیمان هەیە لە یاسای خانەنشینیە مادەیەکەیە کە پەیوەندی بە دروستکردنی سندوقی تەقاعودیەوە هەیە و ئەو سندوقی تەقاعودیە لە چیە دروست ئەبێ بەشێک لە داهاتە ئەساسیەکەی بریتیە لە تەوقیفاتی تەقاعودی فەرمانبەر کە بریتێ لە ڕێژەی لە 100 کە ئێستا لە هەرێم بەپێی یاسای ژمارە 27 ساڵی 2006 کاری پێکرێت لە عێراقیشا بەپێی یاسای ژمارەنەوەی ساڵ 2004 ئەمە لەبەرەوەی پاشەکەوتە با بڵین پاشەکەوتە یا لە ساحەوتە تەسەورکەم پاشەکەوتە گەر سەرنج بین لە یاسای 27 2006 بە مادەیەک و نزیکەی 10 فەقەرە تەنزیم کراوە ئەم پاشەکەوتە چۆن هەڵەگیرێ و ئەخرێتە چ سندوقێکەوە و ئەم سندوقە چۆن معالەجە ئەکرێ چۆن سەرف ئەکرێ چۆن وەبەرهێنانی تیا ئەکرێ و لە هەمان کاتە لە یاساکەی 2014 بە چەند مادەیەک نەک بە یەک مادە و چەند بڕگەیەک بە چەند مادەیەک جارێکێک تەنزیم کراوەتەوە سندوقەکە شخصیەتی معنەوی هەیە لەبەرەوە ئەگەر بڕینی لە 100 موچەی فەرمانبەر وەک تەوقیفاتی تەقاعودی یاسا بە چەند مادە و بڕگەیەک تەنزیمی کردبێ
هێشتا ئەخرێتە سندوقێکەوە و جوان ئەپارێزرێ کە بەداخەوە تاوەکو ئێستا کەس نازانێ ئەو سندوقەی یاسای تەقاعودی هەرێم ئەو سندوقە وجودی نییە و ئەو پارە بڕاوە پەرلەمانی کوردستان جارێکتر ئێڵێمەوە کە متابعی نەکردووە کە ئەم پارە کاتی خۆی کە بڕاوە هەموو بەردەوام پارە لە فەرمانبەرە بڕێت طبعاً و من ئامارێکم کردو ئامارەکە دقیق نییە بەڵام ئەتوانم بڵێم ساڵان نزیکەی 200 ملیار دینار بەس بۆ ئەو پارە لە فەرمانبەر ئەبڕێ لە کۆی فەرمانبەران هەمویان ئەچێتە ئەو سندوقەوە کە زۆرە بەڕاستی مەبلەغەکە بەڵام خۆی ئەم سندوقە بۆ ئەوەیە کە کاتێک کە من فەرمانبەرێکم تەقاعود دەبم پارەکەم لێ بڕاوە واتە هونەری تیانە و منەتیشی تیانە لەبەرەوەی من پارەم لە تەمەنی وەزیفیمان لێ بڕاوە 40 ساڵ ئەگەر فەرمانبەر بم پارەم لێ بڕێ لەوە چێگەر کەسەکە تەمەنی 5 ساڵ بێ دوای تەقاعودی وفاتکە ببڕێت تەقاعودێک واتە مەرج نییە هەمووی وەربگرێتەوە وەریشی ناگرێتەوە ئەوە زۆر کەس شمول لاکە کە وەری بگرێتەوە زۆر کەس پێش ئەوە کۆتایی بە وەزیفەکەی وەری ناگرێتەوە کەواتە ئەم سندوقە ئەگەر دروست بکرایە کاتی خۆی لە هەرێمی کوردستانە لە دوای بەرکاربوونی یاسای تەقاعودیەوە ئەو کاتە فەرمانبەری ئێمە لەم وڵاتە ئەوەی لێ نەها لانی کەم با فەرمانبەران بەو شێوان لێواتە بەڵام خانشینەکانمان لانی کەم وەزیان باشە بوو بەو شێوان لێ نات کە لیان هاتووە ئەمە ئەگەر لە ١٧ بێ قانون تەنزیمی کردبێ بەم سیغە کەواتە کێشەمان نییە بەڵام تۆیی لە ١٧ لە ١٦ لە ١40 50 ئەبڕی بەڵام قانونێکیش نێت تەنزیمی ئەمە کرد بێکایە چی لێت ئەگەر قانونێکە بێ لە ١٧ تەنزیم کردێت تۆ نەتوانی ئیداری بکەیت چۆن نەتوانی ئیدارەی لە ١40 و 50 و 60 بکەیت و وە لەکوێ هەڵێگریت و چۆن هەڵێگریت چۆنیش ئەیتەوە ئشکالتەکە لەمایە لەبەرەوە من ناتوانم بڵێم ئەمە بێهیوابوون نییە من ناتوانم بڵێم ئەم پارە لە شوێنەکە دانراوە چووکەگەر هەبێ ئەدرێ بە فەرمانبەر دیارە نییە کە نییە ئەو کاتە بێ بە قەرزێک لە لای حکوومەت و ئێمە ئیشکالێتێکمان هەیە لە ڕێی قانونیەوە ئەویشەوەیە هەرگیز یاسای افتیرازی نەکردووە ئەگەر حکوومەت قەرزاری فەرمانبەر بوو چۆن فەرمانبەر ئەبەن بەم سیغە پارەکەی وەرەگرێتەوە چۆن حکوومەت ئەتوانێت زمانیان پارە بکات ئیشکاتەکە لەمایە تەنانەت بمبورە ئوستاس پێتە بڕم تەنانەت حکوومەت دەڵێ ئەم پاشەکەوتن نە بۆ زەڕایی بەبێ نە بۆ پارێک ئاو کارەبا بێ نە بۆ ڕسوماتە بێ بۆ هیچ شتێک نابێ ئەی بۆ چییە بێت ینی مەلای بحەکە دیار نییە بۆ لەبەرەوەی حکوومەت جارێ خۆی وەزعی اقتصادی خراپە ناتوانێت هیچ جوعلێک لەسەرەوە بڕە پارە بە باوا بڵین بەڵام ئەکرێ من بە دیراسەکردنی 1-2 بڕیاری حکوومەتی هەرێم ئەکرێ شتێک بڵێ شتێک لێرە بڵێ ئێمە بڕیاری ژمارە 64 3/2016 کە ناوی لێنرا سیستەمی پاشەکەوتی موچە ئەو پارەی کە بڕاو بەپێی بڕگەی 2 بەپێی بڕگەی 2 وەزارەتی مالیە وەک ئەماناتی ڕەواتب المستحقە ئەبێت تۆمار کرد لە ژمێرە و لە زیمەتی وەزارەتی داراییە باش ئەگەر سەرنج بین لە بڕیاری 134 ساڵی 2018 ئەم بڕیارە لەگەڵ بڕیارەکەی پێشوە تعدیلی بڕیارەکەی پێشوە ئەکرێت سەرنجێکی لێبین کە سەحافە سەرنجی لێ نەداوە سەرنجەکە چییە؟ یەکەم بڕیاری یەکەمی پاشەکەوتەکە لە وەقایع بڵاو نەکرابووە بڕیاری دوم بڵاو کراوەت کەواتە هەنگاوێک چوونێتە پێشەوە دوو لە بڕیارەکەی دووهەمی حکوومەت هێرێمی کوردستانە کە لە بڕگەی دووەمی حکوومەت هێرێمی کوردستان ئیعترافی بەوە کردووە ئیعترافی بەوە کردووە کە کۆی ئەو پارانەی فەرمانبەر کە بە گوێرەی یاسای موچەی ژمارە 22 ساڵی 2008 فەرمانبەر شایستەی ئەبێ و لێی بڕاوە خۆی بە قەرزار زانی بۆ ئەوانە وە پێویستە وەزارەتی مالیە ڕێکاری ژمێریاری و یاسایی بۆ دابنێت ئەمە بەڵگەیەکە ئەگەر ئەم حکوومەتە نەبێت حکوومەتێکی کەش بێت لەبەرەوەی ئێمە لە وەقایع بڵاو کراوەتەوە و حکوومەت لەوەی پێشوە بەلای یاسای موچە نەڕۆشتووە لێرە ئیعترافی بەوە کردووە کە ئەڵێ وەزارەتی دارایی و ئابووری ڕێکاری یاسایی و ژمێریاری پێویست ئەنجام دەدەن بۆ جێبەجێکردنی بڕگەی 2 بڕگەی 2 ئەو بڕەپارەی کە پاشەکەوت کراوە لە بڕیاری ژمارە 64 ئەنجومەنی وەزیران بۆ سەر جە موچەخۆران و دەستەبەرکردنی پاراستنی ئەو ڕێژە پاشەکەوت کراوە موچەخۆران کە بە گوێرەی یاسای موچەی فەرمانبەران ژمارە 22 ساڵی 2008 و یاسا تایبەتمەندەکان شایستەی دەبن وەکو مافێکی یاسایی خۆیان کەواتە ئەمە یەکەم ئیعترافێکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی کە قەرزاری ئەمانەی بەم یاسا
واتە ناتوان بڵێ من یاساکە ئیش پێ ناکەم لە بیداتی 2016 تا ئەو کاتە یاسایەک دەرەچی حکوومەت هەرێمی کوردستان بە پێی یاسای ژمارە 22 ساڵی 2010 قەرزاری فەرمانبەران تا ئەو کاتی یاسایەک جێگەکرێتەوە ئەمە لەوە قایع بڵاو کراوەتەوە ئەمەل هەیە بە پێی یاسا ئەمە بەڵگەیەکە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان منازعەکە بچێتە بەردە محکەمەیەکی مختص ئەم بەڵگە ئەگەر لەمایان لەوە قایع بڵاو نەکرابێتەوە بڕگەی یەکەمیان و مەلامیحەکە دیار نەبێ لەوەی دووەمیانە حکوومەت مەلامیحەکەی دیار کردووە کە هێشتا لە لای حکوومەت سیستەمی بڵین یاسای موچە بەرکارە و یاسای موچە بەرکارە و حکوومەت ئیقراری بەوە کردووە کە فەرمانبەر بە پێی ئەو یاسا تا ئەو کاتەی کە ئەم بڕیارە کاری پێکرێ بە پێی ئەو یاسا فەرمانبەر چەند شایستەی موچە بوو ئەوەندەی بە پێی ئەوە چەنی وەرگرت و چەنی مایەوە حکوومەت قەرزاری ئەو بڕێکە نەیاوە. زۆر باشە باسی بەردەم دادگات کرد ئەمەوێت پرسیارێک لەو بارەوە بکەم. فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەتوانن چۆن لە بەردەم دادگایەکە و لە چ دادگایەکیش سکاڵە تۆمارکەن بۆ وەرگرتنەوەی پاشەکەوتەکەیان ڕێکارە یاسایەکەی چۆنە بێت؟ ناتوان بە دەقیقی بڵێن ئەتوانن ئەوە بکەن بۆ چکە یەکەم هەندی قەرارمان هەیە تەبیعەتی قەراری ئیداری وایە تۆ بێت لە مودەی قانونیە تەعنی لێبیت ئێمە ئێمە میعادی تەعنمان هەیە میعادی تەعنەکە ئیشکالتێکی تایە ئەمە یەک دوو کاتێککە ئەڕۆی تۆ لە من تەبانە دادگانە بێت لە دادگای کارگێڕی بێ کارگێڕی بە معنای دادگای کارگێڕی ئەوەی ناکە ئێستا هەیە لە سلێمانی ئێمە محکەمێکی مختصمان هەیە کە لە هەولێرە پێوترێ دەستەی بەرزەفتکردنی فەرمانبەرانی هەرێم ئەوە محکەمێکی تایبەتە بە فەرمانبەران و ئەو بڕیارە لە اختصاصی ئەو محکەمەیە و ئەو محکەمە و ئەنجومەنی شورا بەداخەوە لە عێراقا تاوەکو ئێستا ئەنجومەنی شورای ئێستا وەک مؤسسەیەک لە هەناوی دەسەڵاتی جێبەجێکردن هاتوۆتە دەرەوە بەڵام هێشتا قەزای ئیداری لە هەرێمی کوردستانە لە هەناوی دەسەڵاتی جێبەجێکردن و بەشێکە لە وەزارەتی داد لەبەرەوە ئەم محکەمەش هێشتا هەر سەر بە دەسەڵاتی جێبەجێکردنە ئەمە دوو سێ ئێمە تەجروبەیەکمانەیە لە بیدایەتی ئەم ساڵی 2010 داوایەک برایە بەردەم دادگای باڵای فیدراڵی عێراق سەبارەت بەم بابەت دادگای باڵای فیدراڵی داواکەی ڕەت کردەوە لەبەرەوەی لە اختصاصی ئەوان نییە ئێمە ئیشکالتەکەمان لەوایە محکەمێکی دەستوریمان لە هەرێم نییە لەبەرەوەی خۆمان دەستورمان نییە وە کاتێکیش پەنا ئەبینەوێ بە پێی دەستور ئەوان ناتوان تەدەخل لە هەندێک ئیشی ئێرە بکەن لەبەرەوەی قانون تحدیدی اختصاصاتی کردووە لەبەرەوە هەرە بێ بگەڕێنەوە بۆ ئێرە زۆر جارەمەمان وتومانە گریمان ئەوە ئێمە بڕیارێکمان دەرکە حکوومەت خۆی نکولی لەوە ناکە کە بڕیارەکەی ناڵێ قانونیە لەبەرەوە تەبیعیە ئەگەر کە بڕیارەکە بڕیارێکی نایاساییە بەڵام ئەم بڕیار نایاسایە تۆ چۆن ئیشی لەسەرەکەی ئەوە دەستەی بەرزەفتکردن بڕیارەدا بۆی کەم بڕیارە ناقانونیە و ئیلغاکرێتەوە إلغاء لقضاء إداري واتى إعادة الحال إلى ما قبل صدور القرار واتى بهمو أسوار كانيو قرارك كشيني توا كتوي كشيني توا يبيت بردم شيء جيب جيكا حكومة جيب جيكا حكومة خوي أزاني كنات وأنا جيب جيبك خو بيش أو ببريالي أسابو حكومة ياسا كجيب جناك ياسا كياسا جيب جناك قرار جيب جناك شو كخوالي قدرتي نيا يتري لبروا ناتواني بلين ئێستا بدادگایەکەی و ئەم دادگا بڕیارێکی چۆن ڕێی سحر ئامێز دەرەکا و ئەم پارە گەڕێتەوە بەڵام بەڵگە هەیە لەسەر کە حکوومەت ئیقراری بەوە کردووە کە خۆی قەرزاری پاشەکەوتی فەرمانبەرانەوە پابەندە بەدانەوەی دیارە خۆشی زانیوێتی چۆن هەنگاوانێت ئەزانێت محکەمەیەک نییە ملی بکرێت و بیخاتە ژێر بارەم قەرزە بداتەوە خۆی بابەتەکە پەیوەندی بەوە نییە بەو معنا دقیقی بابڕین بۆ لەبەرەوەی کە بڵین جێبەجێک حکومەت خۆی کەوتۆتە وەزعێکەوە ئەگەر حکومەت خۆی نەتوانێت یاسا جێبەجێ بکە نەتوانێت یاسا جێبەجێ بکە قەراری محکەمەشە تەطبیقی یاسایە ینی بەسیلەی ڕەحمە بێم پاشەکەوتە بداتەوە ئەتوانین بڵێن بۆ ئەم بڵێ حکومەتەکانی کە پابەند پێوەی لە مستەقبەلە و ئەمە بەڵگەیەکە بەدەست فەرمانبەرانەوە بەڵام ناتوانین 100% بڵین حکومەت لە 100% ئەم پارە ئەگەڕێنێتەوە یان نایگەڕێنێتەوە چونکە ئەو پرسیارە بەڕاستی هەبێ لە حکومەت خۆی بکرێ ئێمە
لێرە نوێنەری حکومەت بەڵام بەپێی قانون فەرمانبەر بەپێی ئەم بڕیاری حکومەت فەرمانبەر مافی پارێزراوە مافی پارێزرا وەکو ماف بەڵام هیچ دادگایەکیش ناتوانێت سکاڵای لێ تۆمارکات و مافەکەی بۆ بگەڕێن ئیشکالێتەکە لەوە دیە کە ناتوانێت ئەتوانێت بەڵام کێ جێبەجێ خۆی ئەوەی واتە نەتیجەکە من وەکو عەرزم کردی قانون لەسەر و قەراری محکەمەوەی ئەگەر حکومەت نەتوانێت قانون جێبەجێ بکە ناتوانێت قەراری دادگا جێبەجێ بکە چونکە بۆ یەکان سەوارەکەوێتەوە لەو حاڵەتە ڕاستە 1 بۆ 2 ساڵ عەلاوە و تەرفیعیش لەلایەن حکومەتەوە ڕاگیرا تا چەنەمە یاسایی بوو. بەڵێ ئەوە شێکێکی ترە لە دەرهاویشتەکانی ئەو بڕیارەکە وتمان هەر بڕیارێک کاتێک کە سەنەدی قانونی نەبێ ئاسەواری قانونیش ناخاتەوە یەکێک لە ئاسەوارەکانەوە بوو کە ڕاوەستانی تەرفیع بوو عەلاوە هەیە عەلاوە ساڵانە عەلاوە بڕێک پارەیە بۆ نمونە فەرمانبەرێک ساڵانە 5,000 6,000 تا 10,000 تا 12,000 ئەچێتە سەر موچەکەی بەڵام تەرفیع سیستەمێکە یان مەسەلەن حاڵەتێکە یان دۆخێکە فەرمانبەر لە پلەیەکی وەزیفێ باتە پلەیەکی سەروتر واتە گەر سیستەمی عەلاوە ئاسۆیی بڕۆین چکە ئێمە خشتەی موچەمانێ خشتەی موچە لە 11 پلە پێ کاتۆ بەستونیش ئەڕە 11 حەق لە یان 11 مەرتەبەیە تۆ سەرموچەی بە ئاسۆیی ئەڕۆیت بەڵام تەرفیع ستونی ئەڕۆیت ئەمە شێکێکی تر لە هۆکارانەی کە ئەگەر بە دەقیقی باسی بکەین بۆ مۆزعەوای لێ هات یەکێکی تر لە هۆکارانە ئەوە بوو کە تەرفیع لە ڕووی قانونیەوە بە عورفێکی غەڵەتا تێپەڕی بوو و ئەمەش بارگرانێکی گەورەی دروستکردەوە جارێکی تر لەسەر میزانەی دەوڵەت بۆ لەبەرەوەی تەرفیع وەکو سەرموچەنێ بە حکمی قانون فەرمانبەرەکە 1 ساڵی تاواکر یەکسەر تەرفیع وەربگری نەخێر تەرفیع ئەبێ فەرمانبەرەکە مودەیەکی زەمەنی هەیە تەواوی کە ئەمە مودە زەمەنیەکەی ئەو کاتێمە پێویستمان بەوەیە کە بێ شاغیرێکیشمان هەبێ بۆ عنوانە وەزیفەی کە وەرێگرێت و پێویستمان بەوەیە کە ئەم کەسە بێ لە ڕووی کەفاعەتەوە تاقیکردنەوە بکرێت و ناکرێت تۆ بڵێ من 4 ساڵم تەواو کرد کەواتە تەرفیعەکەم ئێمە گەر سەرنج بین لەبەرەوەی بە تەطبیقی غەڵەت تەرفیع کراوە لە هەرێمی کوردستانە ئێستا کۆمەڵێکی زۆر عناوینی وەزیفی کە ئەسڵەن لە میلاکاتە مەوجود نین عناوینی وەزیفی گەورە دروست بوون و ئەمانە هیچ ئاسەوارێکیان لێ نەکەوتۆتەوە جگە لە بارگرانی دروستکردن نەبێت لەسەر میزانی گشتی بۆیە حکومەت ئەگەر بە وردی و بە دەقیقی تەنزیمی تەرفیعی بکردایە لە بیدایەتەوە ئەتوانم بڵێم بەشێکی زۆری ئەو میزانەی کە بۆ ئێستا بۆ موچە تەرخانی کردبوو ئەوە میزانەکەی گەورە نەیەبوو بەڵام هات بە تەطبیقاتێکی غەڵەت بە نەبوونی دیراسە بە کۆمەڵێکی ئیشکالێتی گەورەی قانونی و هات ئەم تەرفیعەش بە حکمی سەرموچە تێپەڕی و ڕۆشت وای لێ هات کە حکومەت دەستێکی کەوتەم لە دەستێکی کەوتەوە ئێستاش ئیشکالێتەکە لەکوێیە ئێمە لە بیدایەتی 2016 تەرفیع وەستاوە واتە 16 17 18 ئەوە چون تێنوەستە 3 ساڵی وەستاوە کێشەکە لەوە نییە کە ئێستا تەرفیع ئەکرێتەوە باشە گریمان تەرفیع دەستی پێکردەوە ئەم فەرمانبەرە تۆ تەرفیع بەرواری ئیستحقاقی هەیە باش بەرواری ئیستحقاق واتە بەرواری جێبەجێبوونی مەرجەکانی تەرفیع ئێمە لە 2015 سەرم تەرفیعم هەبووە چۆن ئیسپاتەکرێ من کەی مستحقی تەرفیع بوو ئایا ئەگەر حکومەت دەگەڕێتەوە بە 2015 ئەبێ لانی کەم 4-5 ملیۆن فروقاتی موچە بابە من ئەگەر ناگەڕێتەوە من زەرەرمە لێرە لەبەرەوە حکومەت هەرێمی کوردستان ئەیتوانی معالەجەیە بکە بەبێ ئاسەواری مالی بۆ ئەوەی کە ئەم حاڵەتی تەرفیع کەڵەکە نەبێت تەراکوم نەکا و ئەو فەرمانبەرانەی کە فیعلەن مستحقی تەرفیع لە کاتی خۆیان بچنە پێشەوە و ئەوانشی کە مستحقنی با بڕن بەڵام مشکلەکە لەوایە بڵێ نەبوونی معریفەیەکی قانونی دقیق بە تەرفیع و ئەحکامەکانی تەرفیع وای کرد کە فەرمانبەر وەکو سەرموچە سەیری بکە کە هەر کاتێک 4 ساڵی تەواو کرد 5 ساڵی تەواو کرد یەکسەر دەبێت تەرفیعی بەدوا بێت لە کاتێکە وانە لە کاتێکە تەرفیع بێت تۆ خۆ تەڵەبی بکەیت یەک فەرمانبەر لە هەرێمی کوردستانە تەڵەب ناکات لە تەرفیعم بۆ بکە هەر خۆی بۆی بەرزە تەرفیعی بۆ کرێ و کۆتایی پێ سەیری میلاکات ناکرێ وەک پێویست ئایا منم عنوانم هەیە یا نیمە عنوان ئەدرێ وەکو نقل و شکلت تەوزیعکرێ لە کاتێکە لە ناو میلاکاتی دەوایرەکانە دیار نییە لەوە چ لە هەندێک شوێنە میلاکێکی بۆنمە دوور نەڕۆین میلاکێکی ژمێریارمان هەبێ 4-5 ژمێریار لە تەنیشتی هەیە میلاکە ناوێت لە قانونی چکە ئێمە ئیشکالێکمان هەیە کە یەکێکی تر لە هۆکارانی حکومەتی بەم ڕۆژەکەیان
بریتێ لە تطبیق نەکردنی قانونی میلاکات بیرمان نەچێت قانونی میلاکات تەرفیعیشمان بۆ تەنزیمەکاتەوە بۆ لە قانونی میلاکات و لە قانونی ڕاژەشە ئەومانە پێڵە واجبە وجوبیە ئەبێ وەزیری دارایی وەزیری مختص ساڵانە تەحەڕی بکەن لە ڕێی ژنێکی مختصەوە بگەڕێن بزانن چ دەوایرێکمان زیادە چ دەوایرێک نەقسە ئەم دەوایرە چەند میلاکی زیادە چەندی نەقسە بێن تەنزیمی میلاکات و تەنسیقی میلاکات بکەن لەو شوێنانی کە میلاک زیادە نەقڵەکرێ بۆ شوێنانی کە لەو شوێنانی کە میلاکات زیادە ئیستیغنا ئەکرێت لە وەزیفەی فەرمانبەرەک ئیستیغنا عن طریق تەنسیق میلاکمان هەیە کە ئەوە قانون تەنزیمی کردووە کاتێکە لە ناو دایرەیەکە بۆ نمونە سەیرەکەن 4 فەرمانبەر میلاکیان زیادە لەم دایرە بە پێی پێداویستی فەرمانگەکە کە تەنزیمی میلاکات کراوە 4 زیادە فەرمانبەرەکان بە عەمەلەیەکی قانونی بە پێی قانونی خدمە و قانونی میلاکات ئەخرێنە بەردەم سێ اختیارەوە ئەگەر میلاکێکی تری هاوشێوە هەبوو لە هەمان پلە و مەرتەبا بوو فەرمانبەرەکەن ئۆتۆماتیکی بە حکمی قانون نەقڵەکرێ بۆ ئەو میلاکە و ئەگەر نەبوو نزمتر هەبوو فەرمانبەرەکە مخەیرەکرێت لە بینەوەی کە ڕەزامەند دەبچێتە ئەو پلە نزمە یان واز بێنە لە وەزیفە ئەگەر ئامادە بوو بچێت ئەوە ئۆتۆماتیکی ئەگەر نەچوو ئۆتۆماتیکی کۆتایی بە ڕاژەکەیەت واتە کێشەکە لەمایە کۆتاییێنان بە ڕاژە لە حکومەتی هەرێمی کوردستان و بەم سیغا جێبەجێ ناکرێت خۆ ئەمە قانون داینەوە ئەمە قسەی من نییە وەکو کەسێکی یاسایی بڵێم وەرە نانی خەڵ ببڕە نە قانونەکە بۆ ئەوە دایناوە بۆ ئەوەی سبەینێ تۆ تەراکومێکی زۆر بۆ دروست نەبێ ئەمەش کاتێک کە میلاکێکیشت پێویستە بێ ئەم وەزارەتە 10 میلاکی ئەو 20 بێ ئەبێ لە بودجەی میزانیەی ئەو ساڵە تەنزیم بکرێ بخرێتە ناو یاسای بودجەوە پەرلەمان تەصدیقی میلاکاتەکە بکە ئێ بەداخەوە پەرلەمان ڕۆژان نەیپرسیوەتەوە 10,000 کەس تەعین بۆ وەرە کو ئەمە میلاکەکەی لەکوێ دایەنی لەبەرەوە سەیرەکەی لە هەندێک شوێنە فەرمانبەرەوە زۆرە شوێنی لەسەر کورسیش دابنیشن لە هەندێک شوێنیشە فەرمانبەرەوە نەکەمە فەرمانبەرەکانی لەژێریشە هەر حکومەت ئەمەش تەنزیم ناکە مشکلەکە لەوایە ئێمە فەرمانبەرمان هەیە خریجی بۆ نمونە زمانی عەرەبیە ئیدارەی دایرەیەکە بابڕێەوە لە کاتێک کە مامۆستای پێویستە لە مەکتەبێکا لە ناو شارە خریجی زمانی ئینگلیزیە دایرێکی تر بابڕێەوە لە پێگەیەکی ئیداریایە ئاخر ناکرێت فەرمانبەرێک پێگەیەکی ئیداری بەرێ بڕێەوە کە اختصاصی دەرچوویەکی کۆلیژی کارگەڕی ئابوووریە فەرمانبەرێک کە مامۆستایە و خریجی ئینگلیزیە یان خریجی کوردی یان خریجی عەرەبیە ئەو لەوێ ئیبا بڕێەوە بەڵام لەولاو نەقسێکێ لە مامۆساکە لێرەشەوە نەقسێکمان زیادێکمان لە کارگەڕێکە ئەوە تەنزیم شێوە ناکرێت پێویستە سەر لە نوێژارێکە بۆ یاسانە بچینەوە تا چەند ئەم گرفتانەی کە بینین دەستخۆش و ساڕوونکردنەوەیکی جوان بوو ینی گرفتەکەش ئەوە بێت کە تا ئێستا ئێمە چەندین ساڵە یاسای بودجەمان نییە بەڵام هەر بودجەشمان نەبوو یاساشی بۆ دەرنەکراوە ئەمەوێت پرسیارەکەم بەم شێوە بکەم ئەمە دیوی یەکەمی پرسیارەکەم دیوی دووەمی پرسیارەکەمەوە لە بودجەی 2000 یاسای بودجەی 2009 عێراقا تا چەند فەرمانبەران لە هەرێمی کوردستان گەشتبینانە بڕوان نام یاسایە بەڵێ یاسای بودجە طبعا ڕۆحی حکوومەتە بۆ ئەو ساڵی مستەقبەلیەکەی واتە بۆ ساڵی داهاتوو بەڵام ئەم یاسا تا چەند ئەگەر وەکو یاسای بودجەکانی پێشووا بێ کە بەداخەوە هیچ لە وەزعی وەزیفی ڕێک نەخستوێتەوە و ڕاستە هەندێک میلاکات و شت دەبوون لە 1-2 ساڵی ئەعلانی بۆ کراویش لەبەرەوەی حیسای لە ساحەفەکە بوو بەدەل لەوە ئیتر مەسائلی تەعینات و ئەوانە لە ناو یاسای بودجە تەنزیم نەکراوە و ئێمە ئیشکالەتەکمان لەوایە کە ئێمە عەدەدێکی هایلی فەرمانبەرمانەیە کە بێحەد و حسابە و ڕێک نەخراوەتەوە لە ناو میلاکات و لە ناو داوائیرەکانی حکومەتە ئەسڵەن وەزارەت و داوائیری گەورەمان زیادن کە پێویست ناکا ببن و لە هەندێک شوێنە پێویستمان بە ئیستیحداسی کۆمەڵێک داوائیرەیە کە نیمانە ئەوە گەر سەرنج بین ئەبوایە پەرلەمانی کوردستان باش لەوە دیراسی ئەوەی بکردایە منطقنیە حکومەتێک لە پرێکابێ بە 40 وەزارت لە پرێکابێ بە 20 وەزارت لە پرێکابێ بە 15 وەزارت ئەمە ئەبێ پەرلەمان پرسیارکە بڵێ وەرە کاکە دەسەڵاتی جێبەجێکردن
ئەگەر ئێمە فعلەن ئەمانەوێ پرۆفیشناڵانە ئیش بکەین ئەکادیمیانە ئیش بکەین دەوڵەتداری و حکومەتداری بکەین منطق نییە حکومەتێک 4 ساڵ 20 وەزارەت بێ و 4 ساڵ 40 وەزارەت بێ منطق نییە 15 وەزار بێ و لەلایەکەوە 25 وەزار بێ هەمووانە پرسیار لەسەر پەرلەمانی کوردستان دیارە ئەمە یەک شتمان پێڵێ کە من حەز ناکەم بچمە ناو بابەتەوە من نامێت لە بۆعدە قانونێکە بچمە دەرەوە پێمانڵێ کە زیاتر لێرە پێوەری سیاسی تەحکوم بە وەزعەکەوەکە نەک پێوەری قانونی و دەوڵەتداری و حکومەتداری ئەو من بەشە بەجێ هەڵم بۆ سیاسیەکان قسە لەسەر بەعدە سیاسەکەی ناکەم ئەمە بەشێکی پەیوەندی بە یاسای بودجێ عێراقەوە هەیە بەڕاستی یاسای بودجێ عێراق من وەکو معلوماتم لەسەری نییە بەڵام مشکلەکە لەوایە تا ئێمە ئێستا پێویستی بە ڕێکەوتنێک لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندا هەیە و تا و ڕێکەوتنە نەکرێ و ناتوانین بڵێن وەکو ساڵانی کە زۆر جار ڕێکەوتن کرا و نەتیجە و بەروبوومی نەبوو لەبەرەوە ئەتوانم بڵێم هەموو جۆرە ئەمەلێک و سەقامگیریەک لە وەزعی وەزیفە پەیوەندی بەو ڕێکەوتنەوە هەیە کە چۆن ئەکرێەوە چۆن ناکرێت و ئێستا گەر سەرنج بین لە ناو کەناڵەکانە بیر و ڕای جیاواز و تەسریحاتی جیاواز لەم بارەوە ئەدرێ نامانێت پێشزەمە بکەین بەس هیوادارین کە بتوانرێت لانی کەم حکومەت هەرێم خۆشی و پەرلەمانی کوردستان خۆشی بۆ ئەم ساڵ یاسای بودجێ هەبێ و ئیستینادن بۆ یاسای بودجێ وەزعی موچە و تەرفیعی فەرمانبەرانیش ڕێک بێتەوە و فەرمانبەران لانی کەم بچنەوە سەر ڕەوتی ئاسایی خۆیان کەواتە ئێمە پێویستمان بە دەرکردنی یاسایەکی نوێ هەیە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەی کە فەرمانبەران تێکەوتون ئێمە یاسامان هەیە یاسامان هەیە پێویستمان بە یاسانیە پێویستمان بە سوڵتەیەکەیە کە بتوانێت حکومت ناچار بکە کە ویش تاکە تەنها پەرلەمانە حکومت پابند بکە بە یاسا و بە ئەوەی کە ڕێگە نەدا کە دەسەڵاتی جێبەجێکردن تەدەخولکە لە اختصاساتی پەرلەمانی ئێستا توانێت بکە پێش ناکەوین بە حکوم نادەین ئەمە لەمانەیە بتوانێت بیکات پێشووتر نەیتوانی ئەوکە ئێستا توانێت بەداخەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولقادر ساڵح دیپلۆمی باڵا لە یاسای گشتی لە ماڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵم بووی زۆر سپاس و سەرکەن بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس بۆ بینەری ئێوەش تاڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش